چۆن پێشوازی لە ساڵی نوێ دەکەیت؟ خەون و ئاواتت بۆ داهاتوو چییە؟ ئینشاڵڵا لە ساڵی 2018 ئەوەی زیاتر من هەوڵی بۆ دەدەم و ئەوەی زیاتر ئامانجمە حەز و خولیاکانم زیاتر دەمەوە ساڵی 2018 بێتە دی. ئینشاڵڵا ساڵی 2018 ساڵێک دەبێت زیاتر خۆشتێدا دەبێت، ساڵێک زیاتر گشت کێشەکانی کوردستان ئینشاڵڵا ڕوو لە کەمبوون دەکات، ڕوو نەمان دەکات و من هیوام بە کوردستانە، هیوام وایە کە لە ساڵی 2018 هیچ توندوژێک نامێنێت، دەبێتە ساڵێکی خۆشی. هیوادارم ساڵی دابش ئەو ئاواتانی کەماومە هیچ زیاتریش بێنەدی و هیواخوازم ساڵی 2018 ساڵێکی پڕ خۆشی و شادی بێ بۆ گەلەکەمان دوای هەموو ناخۆشیە خۆشی دێ. هیوادارم ئەو ناخۆشانی کە لە ساڵی 2017 دیتمان و چەشتمان هیوادارین کۆتایی پێبێت و ساڵی 2018 بێتە مای خۆشی و شادی بۆ گەلەکەمان. هیوادارم لە ساڵی نوێ ساڵی 2018 ساڵێک خۆش بەڵێبێن، ئەو ناخۆشیانی کە توشمان بوو لە 2017 لە 2018 کۆتایی پێبێ و ببێتە ساڵێک خۆش بۆ هەموو خەڵکی و بەتایبەتی میلەتی کورد. منوەنگەجێک ساڵی 2010 پۆم پڕ بوو لە نامەتی کە موقتابیمە چەندەها ئاواتمە بوو کە بەجێ نەگەیشت بە هیوام ساڵی 2018 ئاواتەکانم بەدی بێن و خۆشگوزارانی بەدی بکەم لە کوردستان. هیوادارم ساڵێکی بەختەوەر و خۆش بێ و هەمومان. ساڵی 2017 زۆر ناخۆش و نەهامەتیمان دیت. ئینشاڵڵا ئەم ساڵەمان زۆر خۆش دەبێت و هیوای ساڵێکی بەختەوەر و خۆشی دەخوازم بۆ هەموو گەلی کورد. هیوادارم لە 2018دا ڕەوشی هەموو کوردستان باش بێت و هیوایم ئەوەیە هەموو لایەنە سیاسەکان بەیەکەوە گفتوگۆ بکەن و بەیەکەوە کوردستانێکی ئارام و خۆش بەردەست بکەن بۆ هەموو هاوڵاتیانێک. هیوادارم ساڵی 2018 بێتە ساڵی بەدیهاتنی خەون و ئاواتەکانتان، هەرچەنە ساڵی 2017 ناخۆش بوو بۆ هەموو گەلی کورد و هەموو نیشتیمان و هەموو گەلی کورد، بەڵام هیوادارم ساڵی 2018 بێتە کۆتایی ناخۆشیەکانی 2017 و ئەم کێشە و قەیرانەی کە بەسەر کوردستاندا هاتووە هەمووی تێپەڕ بێت و جارێکتر ئینشاڵڵا دووبارە نابێتەوە.